ئەم دنیایە خەم خەفەتەکانی کۆتایی نایەن، پەژارە و بێزاریەکەی کۆتایی نایێ، تا ئەو سات و کاتەی پێ ئەنێینە نێو بەهەشتی رب العالمین. رب العالمین لە سوڕەی فاتیڕە لآية 34 فرمي: وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور. رب العالمين فرمي أهلي بهاش كاتي أسنني وبهاش لكي رب العالمين أو نازو نعمة وخوش بهاش أبين ألين الحمد لله سپاس وستعيش بو پروردگار كخمو خفتو بيزاري وبجاري دنياي لسر لا بردين ولا كولي كردينوا إصلاحات ما كر إيتر تواو دنيا نيا گنجك خمي جنهنانيتي ئافرەتێکە خەمی ئەوەیەتی پیاوێکی چاکی دەستکەوێت ئینجا کە چوونێنێ پرۆسەی هاوسەرگیریەوە دەی منداڵیان پەیدا بێ، دواتر دەی گەورەیکە، دواتر دەی ژنی بۆ بێنە، دواتر دەی سوکنا و جێگای چۆن ئەڵێ بۆ ئامادە و بۆ سازکار، دەی ئەو هەموو قەرزانە لە کۆڵ خۆت بکەرەوە، دەی لەم کوردستانە ژیان ناچێتە سەرەوە بڕۆ بۆ دەرەوە، دایک و باوکە دنیای خەم و خەفەت لە دووری تۆ ئەخۆن و ئەچێژن، ئەچی بۆ ئەوێش خەم و پەژارە لە کۆڵت نابێتەوە، ئەم سەر دنیا ئەو سەرەکەی لە کۆڵت نابێتەوە تا ئەو ساتە یەسێنێ و باشی رب العالمین نەخەمی تایە، نەخەفەتی تایە، نەڕەحەتی تایە، کورە نەقەرزاری تایە، نە ئەوەی تایە هەموو سەرە مانگێک لە دەرگات بدرێ دەی پارەی ئاو بدا، پارەی کارەبا بدا، زەریبە بدا، سەرانە بدا، ئیتر نامێنێ. بۆ ئەهلی بەهەش ئەڵێن پەروەردگارە سوپاس بۆ تۆ خەم و خەفەتەی دنیات لە کۆڵ کردنەوە، تەواو کۆتایی پێیان. بێگومان پەروەردگاری ئێمە زۆر لێ خۆش بۆ کە ئێمەی خستە بەهەشەوە و زۆر سپاس کراوە ئەم زاتە و ئەم پەروەردگارەیە.